بە هاوکاری دایک و باوکی بەشداری لە تاقیکردنەوەی سوورەتی مولک لە چوارچێوەی پرۆژەی ڕێگەی ئازیزمانی کردووە. هاوکات باوک و براکەشی بەشداری تاقیکردنەوەکەیان کردووە و ئامانجیان بەدەستهێنانی ڕەزامەندی خودا و شارەزایی زیاترە لە قورئانی پیرۆز. من ناوم تەبایە لە پۆلیسێم حەزم لێیە ئەم دەورەیە بەردەوام بێ ئەم تاقیکردنەوەیە دایک و باوکم یارمەتیانم دەستیان خۆش بێ. من لەگەڵ مناڵەکانم ماوەیەکی زۆرە کە ئەو زانیمان ئەو پرۆژەیە هەیە بڕیارماندا بەشداری بکەین لەگەڵ کاکە تەبا و تێبینە ڕۆژانە بێکەوە لەو کاتانەی کە مەجالمان بۆ بێکەوە سعیمان کردووە لە سوورەتی مولکە. بەتەمەن خاوەن پێداویستی تایبەت نەخۆشی درێژخایەن و چەندان چین و توێژی تایبەت لە پرۆژەکەدا بەشدار بوون. سەرپەرشتیارانی پرۆژەکەش بەدەمەوە هاتنی ئەو ژمارە زۆری خۆشەویستانی ئازیز لە تاقیکردنەوەکە گەرم و گورتری کردوون تا لە ئایندەدا پرۆژەی هاوشێوە و زیاتریش پێشکەش بکەن. الحەمدولیلا من ئەمە یەکەم جارم نییە لەوانەیە بڵێم ئەمە ڕەنگە دەیەم جارم بێت بەشداری ئەم ئیمتیحانانە بکەم. هەر ئیمتیحانێک ئاگدار بوو بێتم چی فەرموودە بوو بێت چی ئاەتەکان بوو بێ سوپاس بۆ خوا توانیمەوە بەشداریم کردووە لە کاتێکا لەشیشم ساغ بۆ هەر توانیمەوە هەر هاتوومە ئێستاش کە چەند ساڵێکە بڵین توانای جەستەیم تەواو نییە وەک جاران هەر ینی هەوڵم داوە بەشداری بکەم. 22 پرۆژەکە ڕاگەیاندرا تا 5 جینۆ ناونووسین بەردەوام بوو 3300 کەس ناوی خۆی تۆمار کرد. والحەمدوللا پرۆژەکەمان کە سوورەتی مولکیشمان هەڵبژارد بوو. کارگێڕی مەڵبەندی سلێمانی کۆمەڵی دادگەری ڕایدەگەێنێت ئەم جۆرە پرۆژانە زۆر گرنگن بۆ بەرەو پێشبردنی ئاستی هۆشیاری گەنجان و پێگەیاندنی نەوەیەکی تەندروست. بۆ ئێستش ئەوە تا پرۆژەیەکی لەم شێوەیە کە 3200 کەس ناوی نووسی بوو لەم پرۆژەیە ئێستاوە تا زۆرێک لە خەڵکی شاری سلێمانی خۆشەویست بەشدار بوون لە پرۆژەیەکیاوە. پرۆژەکانی ئێمە نامانەوە قەتیسی بکەینەوە بە تەنیا بچووک لە تەنها ئەندامانی خۆمانە یا تەنها خەڵکی خۆمانە بە پشتیوانی خوا لە داهاتوو بەرنامەکەمان ئیشوکارەکەمان بەو شێوەیە کە ئەمانەوە بەڕاستی کۆمەڵ بکەینە هی خەڵکی عامی مسلمانی کوردستان. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم تبارك الذي بيده الملك وهو على كل شيء قدير. هاوشێوەی قیامەت بەشداربووانی ڕێگەی ئازیزمان کە خۆی دەبینێتەوە لە 3300 بەشدار بوو چاوەڕێک بەرهەمەکەی لە دنیاشدا بچنەوە. ئەویش بەو پێی سەرپەرشتیارانی پرۆژەکە بڕیاریان داوە یەکەم تا پەنجایەمی ڕیزبەندەکە گەشتی عومرە و لە هەمان کاتدا قەڵەمی قورئان خوێندن و مۆبایلی زیرەک بەسەریاندا دابش بکرێت. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.